بالاستیده بود لساعت 6 که بری موضوع کسی جار کوبنه من کرده که جناب شریف بیانی ساعت 6 امر من فکره بریاری براد که منطقانه آزاد بکرین. ئێرە میحوەری باشیکە کاژمێر شەشی بەیانیە و هێزەکانی پێشمەرگە ئەو چەپەرانە دەکەنەوە کە لە پێشتردا بۆ پێش پێگرتنی هێرشەکانی داعش لێیان داون. هێرشێکی فراوان لە سەرتاسەری بەرەکانی شەڕ لەم کاتەدا دەست پێ دەکات. لەم قۆڵەدا هێزەکانی پێشمەرگە بەرەو قوڵایەکانی ژێر دەسەڵاتی داعش پێشڕەوی دەکەن بەو ئامانجەی ئەو ناوچانە ئازاد بکەنەوە کە پێشتر داعش داگیری کردوون. بیستی ده بود لساعت 6 که بری موضوع کسی جار کوبنه من کرده که جناب شریفی بریار درا که منطقانه آزاد بکرین. منطقه کانش بریتی بود لمحوری باشیک او قوتانش که بشداری تعداد کردن فرمانده مبوک، فرمانده هلگورد، فرمانده سفین بود، دیوای حف بود، هزی پشتیوانی یک بود. حقیقت او محوری که بود مدیار کرد روژی دیار کردنی هجوم محوری تیز خراب و بیرحلان و مفرق عزاوی و او شونه که استالین او گنده باجر بوق و اوانه بون که دیار کردن بو هیرش کردن. راست دستان خوش و جه دست خوشی بو هر سه هزی یک و هزی سیدکان و هزی بالک و هزی سوران و هزی پشتیوانی یکیش بشداریان کرد بشداری کاریگریان هبو. لروژی 20 دی 2016 بە بەرنامە و فەرمانی جەنابی سەرۆک بارزانی فەرمانمان پێکرا بۆ ئازادکردنەوەی مەحوەری بەشەر. ئێمە هاتین بە سەرپەرشتی جەنابی کاک موسا گەردی دەستمان کرد بە کردنەوەی ساتر. لە سعات 6 بەیانی بندۆزەرمان هێنایە کەم جار لێرە دەستمان پێکرد. بندۆزەر لە پێشەوە بوو دوایە تیمی هەندسە و هەیئەتی یعنی دەستەی هجوم لە دوای بوو. بە درەشی خۆش و بە سەرکەوتووی یعنی لە پێش بوون لە بەرەکانی زەنجی ئەو شەڕە تیرۆریستەکانی داعش. جەنگ وشەی جەنگ دوژمن هەرچی پێ بکرێ بەرامبەرت ئاستانگی زۆرت بۆ دادەنێتەوە. بێگومان ناتوانین زیادە قیرەکان بەکاربێن لەبە ینی کۆمەڵێک ڕێ هەڵبژێرین ئەوانی جێگای مەترسی بوون. طبعاً ئەبوو هەبوو لە پێشمان ساتریان هەبوو تا ساترەکەمان شکاند جگە لەوەی قەناسیان هەبوو هاوانیان هەبوو کۆمەڵێک ینی ئەو شتانێک کە پێویستە لە دوورەوە بەکاری بێنن بەرامبەرمان تاکو ئەوەی لیان نزیک بووینەوە. بەڵام خۆشبەختانە پێشمەرگەکان چونکە ینی ئەو ئامانجەی کە بۆی هاتبوون ئامانجێکی پیرۆزە گویان بەوەی نەدەدا کە ئەوە مینە یان ئەوە تەقینەوەیە یا ئەوە قەناسە هەر شەقاوە کە بۆ پێش داهاتن یەک باڵا وریان بەرز دەبوون. لە سەرەتای نزیک بوونەوەی هێزەکان لە چەپەرەکانی داعش ڕوبەڕووبوونەوە و شەڕ دەست پێ دەکات. بە ئەندازەیەک دوای چەند کاتژمێرێک لە بەرگریکردن قۆناغی پاشەکشی داعش دەست پێ دەکات و هێزەکانی پێشمەرگە لە پێشڕەوی و دوورپێچکردنی ناوچەکە بەردەوام دەبن. هەموو ناوچانە کۆنتڕۆڵ دەکەنەوە کە لە پلانی هێرشەکەدا بوون. ساعت دای که نزیک بون ساتری آنشکان ساتری داعش گیرا شکاند مقاومتکی زور دستی پیکر مقاومتکش زیادتر حتی که لحدود عبوه و تینتی تیپ هر بون زوری ویست. تقریبا ساعت 11 بو 11 و نیم گشتین انا گندی تیز خراب مان کرد گنده که ما نیوت گیرا
لە پاشی گرتنی گوندەکە ئێمە کە لە ناو گوندە بوون برادەران گەلێک مەجموعە پێشمەرگەیەک هات بە سەجادێ وەسایلی دوورعمان زۆر زۆر کێم بوو وەسایلی بلدۆزەر و شۆفەر ئەوانەشمان یەکجار کێم بوو کەم هەندێک کەم و کوڕیمان هەبوو لەوەی سیارەیەک هات مخابن سیارەیەکی خۆکوش کە خۆی تەقاندەوە مەجموعە برادەرێک شەید و بریندار بوون داعش لێرە یەکجار مقاومەی یەکجار زۆری دەکرد هەرچەندە خساراتێکی زۆرشی دەدا بەس لەبەرەوەی لە بەحشوقەنێزی بقوەتی زۆرتریان بۆ دەهات مقاومەی یەکجار زۆریان دەکرد لە دوورەوە قەناس هاوان جۆرە موشکێک کە پێ دەگوترێت کاتی و شایان دروست کرد بوو بەکاریان دێنە دەستکردی خۆیان بوو ئەویشیان بەکاردێنە ئەوانە هەمووی با بڵێن لە دوورەوە دۆشکەیە دۆشکەی چواردەونی و دوازدەونیەوە ئەوانیان هەمووە بووی سەرڕای ئەو شتانە سارەی بۆم ڕێژکرا و فرد یعنی تاکە کەسی بۆ ینی ئامادەکرا و خۆی بتەکەینەوە ئینتیحاری خۆکوش ئەوانەیان بەکاردێنە تا گەشتینە ناو خانووەکان کە نزیشیان بووینەوە ئەو کاتە با بڵێن چێکی سوک دەستی پێکرد وەکو کلاشکۆف و ئەو شتانە گرنگی و استراتیژی ناوچەکە لە شێوازی بەرگریکردنی سەختی داعش ئەوەمان بۆ ئاشکرا دەکات کە داعش ئەم دەڤەری بەلاوە گرنگە و هەر بۆیە بە هەموو ئامرازەکانی شەڕکردن بەرگری دەکات تا دوجار هەرس دێنێت و پاشەکشە لە تەواوی دەواازەی گوندەکانیش دەکەن. دەتوانن ساتریان ببینن ئەو ساترێکی زۆر زۆر قاعمیان لێدا بوو ساترێکیان لێدایە سێ میتر بەرونە دو میتر و نیو وابزانم قۆرە سیارە لە ناو دەچوانی ساترێکی زۆر زۆر ئەویان لێدا ساتریان بە قووەت بوو ئامادەکاری زۆریشان کرده بوو چونکە منتیقەی باشی کە حقت بۆ مە گرنگ بوو بۆ ئەوانیش گرنگ بوو باشی گرێدایە ئەگەر لە بینی هەولێر و دهۆک هەر وەختێکی باشی کە گەتوانیان با چای زەردێکیان چای باشی بگرن ئەنی داوانتوانی بینی هەولێر و دهۆک لێ قەت گرنگی لە دەستدانی ئێرە بۆ داعش لەبەرەوەی جێیەکی استراتیژی بوو کە ئێرە بگیرا بە بەحشوقە تقریبا نیمچە سخوتێکی دەمیدا لە ڕووی ئەسکەریەوە گرنگی ئەو ناوچەیە بۆ خۆتان دەزانن ئێرە زۆر دوور نییە ینی لە هەولێر جگەلەوە دوو چیامان هەیە چیا هەمیشە ینی بۆ با بڵێن بۆ شوێنی جەنگ شوێنێکی استراتیژیە شوێنی بەرزە شوێنی کۆنتترۆلکردنی تۆزێک ئەستەمە سەرڕای ئەو شتانەش ینی با بڵێن چۆن ئەوان ینی کۆمەڵێکن دروست کراون ینی بۆ کورد ئەو شوێنانە زۆر گرنگ بوون ئەوان ینی چۆن با بڵێن نەک حەزیان دەکرد ئامادە بوون یان هەموو شتێکم بەس ئەو منتەقەیە لە دەست نەدەن چکە ناوچەیەکی کوردیە کورد نەتوانی بەدەستی بێنێتەوە وەک بەس ئاماژەم پێدا لە سەرەتا پێشمەرگە کە هەر هەنگاوەک دەهاتە پێش دەیزانی بۆ چ ئامانزەک دێ بۆ ینی ئازادکردنی چییە ئەو شتانە بەڕاستی کاریگەری لەسەر پێشمەرگەکان و وەرەی پێشمەرگەکانمان نەکرد. هێزەکانی پێشمەرگە بە هۆکاریبوونی بۆمبی چێنراو لە زۆربەی شەقامە سەرچەکانی ناوچەکەدا جارە ئاراستی پێشڕەویەکانیان گۆڕانکاری بەسەردادێت. ئێرە دەواازەی گوندی تسخراپی گەورەیە. دوای جێگیربوونی پێشمەرگە لە دەواازەی گوندەکەدا بەشێک لە پێشمەرگەکان دووچاری هێرشێکی خۆکوژی داعش دەبنەوە کە لە یەکێک لە خانووەکانی دەواازەکە ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکرا و هێرشەکەی ئەنجامدا. کە هاتین لەو دوو قۆرانە تاوزێ بووین بن ئەوەی جیهازەکە لێوێ قەوەتێکمان لەگە فەرماندەی پێرە داهاتین چۆینەنە ئەو خانیان قەوەتەکی دیش لەگە هەردوو جێگر فەرماندە و پێرە داهاتین کاتیانوەر و هەوچی وێنان بکان مستەفا ئەوانش لەو خەتەی هاتن تقریبا ئەمە ئەو خانیە و ئەو خانیە هەردوو لام هەمووان گرتن ئەمە لەگە فەرمانێک چۆینەنە ئەو خانیە ئەوان تقریبا لێرە چۆنە نیو کا گوندە بەس ئەو لایکەندێ ئەوان
ئەو خۆکوژان حاضر کرد و دوو بوو نەکەیەک بوو هەوچی وێ نادی بەحث کرد خێرە ڕەهات ڕاستی زۆر ئەوانێ کرد بەس بە هەر حاچی وێ نەکرد گەشت لێرە ناو جەماعەتێ شۆفەرێک و بازی ڕۆیەک و لێرە ڕاوستان یەکسەر هات لۆ ناوانە لە ڕاست خۆی تەقاند و بەداخەوە زۆر تقریبەن دە 12 شەیدیندا لێرە بە شەڕەکە هە بەردەوام بوو ینی پشتونجیش ئەو مەخوێع ئەو گوندە ئیمام ڕەزا هەوچی ئەوە لەگە بەحشوقەی خەتەکەی ڕیسی بوو ئەو خەتە گیرا بە تەسیلێکی زۆری دەکرد دیفاعی زۆری بە قەوتیان کرد شەڕی لێرە بووی نەک ببێم ئەمە تێدا بووین بەس دیفاعی بێ حسابیان کرد بەس ڕاستی پێشمەرگەی حسابی لەوان نەکرد طبعا ئەمە گوندەکانی پێرحلان ئەوەی کە لە پێشمانە ئەومان بڕی کە گەشتنە تێزخەراب لێرە پەڕینەوە گەشتنە ئەو برجەی پەڕینەوە لەو شەقامە پەڕینەوە پێمان وا بوو تەواو ینی ئەو گوندە مقاومەیان نەما شل بوون تەقەیەکی کەم لەو کاتە ئۆتۆمبیلێکی من ڕێژکراو هات لێرە کە ئەوە شوێنەکەیەتی بەداخەوە خۆی بە هەواڵانماندا تەقاندەوە و بۆ هۆی کە کۆمەڵک دۆست و ئازیز و هاوسەنگەری خۆشەویستمان لەو شوێنە لە دەستدەین. دوای چەند ڕۆژێک لە کۆنتڕۆڵکردنی ناوچەکە تیمی بەرنامەی چیرۆکەکانی جەنگ بەرەو ئەو ناوچانە بڕێکەوتین کە ئازاد کراونەتەوە بۆ ئەوەی بزانین کە پاشماوە مرۆی و سەربازیەکانی ناوچەکە چین کە داعش لە دوای لە دەستداری ناوچەکە بەجیان هێشتووە. ئەو شوێنە ئەو کاتێکەوە ئێمە هجومان کرد و ئێران یاخود داعشکەوە لێرانە بوو داعش لەناو ماڵی خەڵکی و وەنیە بە خۆی یاخود شوێنێکی باش بۆ خۆی دانێت ناو خەڵکی و لە ناو گوندەکانەوە لێ دەست بە شەڕیەکاتن کەچی لە ئامانجی لە ناو خانەکانی داعشستانەکانە داعش هات ئێرانە خانەکانش مەجبورە بنەبەر بۆمبی فڕۆکە هاوپەیمانەکان و یاخود بە خۆیان هەندە خانی هەیەکەوە خانی شیعەکان و یاخود خانی خەڵکێکی دیکەیەکەوە لێرە نەمایە ئەوێ بخۆی ئەتەقینیتەوە خانەکان بە زۆری وای لە یەکەم معنای کەس ئیستیفادەی لەو خانیانە نەکاتن بەو هەیە خانیانی هۆی لێدە یاخود مەسەرەی ناوماڵ ئەو ماڵە ماڵێکی خەڵکەشی سویرە خەڵکەشی فەقیرە معنای بێدەرامەتە معنی ماڵەکەی وێران کردیە و هەر شتێکی لۆجەیەکی بردیە ئەو شەی هۆی لێتن ئەو منتیقان هەم بۆ ڕژ کرد بوو ئەوە هەموو تیمتان کرد بۆ منتیقەی سەرەوە دوێ ئەمەش لەو دوو خەتانە ئەو دوو خەتەین کرد و داخلی و ناوگوندەی بوو پێنتێکی بە حسابیان دانابوو نەک لێرە لەو منتیقەی هەتا باشوقەی نەبووین ینی هەموو عالمێ بە چای خۆدی دەخوات حسابیان لۆ ئێرە کرد بوو لەو زەبهەی ئەوان قەنەعەتا من زەبهەیە قەوەتا مووسێشیان هەمووی نابوو لە هەندەی چکە دەگە لێرەشکان خوان نەگرتو ئەوەی مابی ئەوەی دەرچۆبی کم دەرچۆن ئەوان چۆن و مووسێنەکە لە هیچ یەکیان دیفاعش پێ نەکرا کاتێک کە نێزیک بووینەوەمە یەکجار قەسبی هاونیان زۆر دەکرد دواتر بە سیلاحی وەکو قازیفا بکێسی بە دۆشکە یەکجار زۆر مقاومەیان دەکرد سیلاحی ئەوان وەڵا لە ڕووی مرۆوی هیچیان نەهێلایە هیچیان نەهێلایە قاوڵیان کردیە نەخوانی و بەتایبەتی ئەو گوندە خانیانەی کە بڵێن مەزەبی شیعەکان ئەوانان ئەوەی کە پێ بحەسێن نە مەزارگا و نە خان و تشتیاوانیان هەر نەهێلایە ئەوانی دیکەوە کە پێیان حەسیا بیت لە کاتی خۆی پێشمەرگە بە یان ئەندامێکی حیزبێکی کوردی بووە ئەوانە هیچیان نەهێلی هەر بەعام نانهێلانە ئەوە نەبیت ئەوەی کە بخوانێلا نانهێلا لە ڕووی سەربازیشەوە چەک و تەقەمەنیان هەمووان بەجێما چەک و تەقەمەنیان دەرنەچوو ناتوانانی هیچ ببەن ئەگەر دەرچووبی بەخۆ بە چەکێکەوە دەرچووبی ئەگەر هەموو بەجێما لە 20 بوو لە ساعت 6 مەکە بەری مەوجوعەکە سێ جار کوبنەوەمان کرد لەگەر جەنابی شەریف بەیانی ساعت 6 ئەمرمان پێکرا بڕیاری درا کە منتیقانە ئازاد بکرێن ئەمڕەزە جیاوازەکانی شەڕکردن و حەشارگە و تونێلەکان لەم ناوچەیە پاشماوەی داعشن زۆربەی تونێلەکان بۆ دوو ئەرچی سەربازی لەلایەن داعشەوە بەکارهێنراون هەم وەک شوێنێک بۆ بەرگریکردن و هەم وەک حەشارگەیەکیش بۆ بەسەربردنی ژیانیان بەکارهێنراوە ئەوە چوونە ژۆرە
ئەوە جێگای مەتبەخیان بوو جێگای قاپشوشتن و شیولێنان و ئەو شتانیان بوو هێنا ئەوە قاپشتان لێرانە تانکی ئاوێشە لەسەرەوە دانا بوو سۆندان ئەپێران دایناتە ژۆر ئەوە بەرواکەیە تانکەکان لە ناو خانی بوو دەخۆڵیان گر بوو فەرمووەرە پێش ئەوەش دۆ شەشێنانە ڕالی خستینە ئەوە هەموو جێ نووسن و ئیسراحەت دیانەوانە ئەوە جێوان جێ ئیسراحەت و شتیوانەکان کارە باشانی ناوێ بەس کارەباکان هەرگرتیە ئەوەش هەموو دۆر تەو شتیوانە پاش ماوەی وانە لێرانە بەجێماوە ئەوەش جێ ئەرزاق و شتیوانە جێ مەتبەخیان بوو ئەرزاق و شتیوان هەموو لێرە بوو ئەوە شوێنی ئەمیریوانە خوددنەوە ئەوە شوێنی ئەمیریوانە شوێنی نووسنێتی ئەوە حەبوو شتەکانە ئەبینەوە حەبانە ئەوە شراکە ئەو دەبین چ نییە سەریان پێوە نەما ئەوەش گولەی هاونە پانکێ تەماشە هەر کەزاویەک دەبی لۆ فەیدەکە تۆ پانکە چەندانە لە بەرەوەی هەوای وەرگری نەفەس و شتی وەرگرن لە ژۆرێ هەوای تەنەفوس و شتیوانیان هەبی هەوا بڕ نەبن ئەوە ئاخر لوقتەیتان لێرانە ئاخری درێژایەت و نێرێتە لێرە بەسەر دەکەویتەوە بەس ناتوانانی بەسەرکەوی قادرمەکەی پێوە لەما تانکیا ئەوکەشان لە سێرەدانا لە سێرانیان ئەوە کردە ئەو بێرەدادێ دەست ببن عەردا دەڕۆ بوو لە سعات 6 مەکە بەری مەوجوعەکە سێ جار کوبنەوەمان کرد لەگەڵ جەنابی شەریف بەیانی سعات 6 ئەمرمان پێکرا بڕیاری درا کە مەنتیقانە ئازاد بکرێن لە یەکێک لە خانۆکانی گوندی تسخرابی گەورە بنکەیەکی تەندروستی داعش دەبینینەوە کە بۆ تیمارکردنی بریندارەکان و چارەسەرکردنی چەکدارەکانیان بەکاریان هێناوە لە هەمان خانوودا شوێنی کۆبوونەوەی ئەمیر و چەکدارانی داعش و ئۆتۆمبیلی ئامادەکرا و بۆ تەقاندنەوە دەردەکەوێت ئەو ماڵە حیادەوان بووە ئەوەش تەبابەیە تەبابە نووسین عەرەبی حیادەوان بووە یعنی بریندار و تشتخوانێتی نایرە فەرمو بەس بێ سەروبەر کردی ئەوە دەرمانێتوانن
دەرزینە ئەوە ڤۆلتارینە ئەوە ئەمۆکسیسیلینە ئەوە پاراستولە ئەوە براکیە ڤۆلتارینە ئەمۆکسیسیلینە پاراستولە براکیە جانوە دەرمانی توێت بەس بجا هەیەک ناوی خۆی هەبوو لێرە ئەوەش دەرمانی خۆنە جێ تەواوی بووە بریندارە ئێرە جێ کوبوونەوە عەسکەری بووە یا جەماعەتی تۆن بەرخبەر لێرە بخۆ لێرە عومەر قەناسی لێرە بووی عومەر قەناس و ئیبن خەتاب و ئەوەی لێرە لێرە مقەڕیوان بوو لێرە جێ کوبنەوە تشتا ئەم بە تەیارە یعنی نەگرتەوە بۆ ئەوێدی کوبنەوەن لێرە کردن بەس تازە وەزعەکی دیارەی هاتێ گۆڕین لێرە نەخۆ مێز و کورسی زیاتر لێرە هەبوو لێرە هەن مەوقعەکی زۆر ئەو جێ مقەڕێت خۆشیان بن هەموو ئاگری بەردای سووتان دێ ئەو خانوبەری مقەڕێت وامن چونکە ئەوراق و تشتێت خوانێک پێ بەزر کردی مەوقعی سیارەکە فۆرتە ئینتیحاری بووە ئەویش هاوکاری هێزێت هاوپەیمانە تیارێ لێدای تەقاندیەوە لێرە کە بخۆش ببین پێشاوی تەسویرکەی سیارەکە ئینتیحاری بووە فۆرتیش بووە سیارەکە نه ئامادە کرده بوو بۆ ڕۆژێکە یعنی ڕۆژە ئیستیفادەی خۆ لێ بکەن ڕۆژێکە هەجوومێ بی ئەویش هاوکاری هێزێت هاوپەیمانە تیارێت کەشفێ ئەو سیارانە پەیدا کردن ئەگەرچی پاش کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچەیە ترسی بۆمبە چێنراوەکان ترسێکی گەورەیە بەڵام تیمی ئەندازیاری سەربازی و پێدانی وشیاری مامەڵەکردن لەگەڵ شوێنە شاراوەکان ترسەکە کەم دەکەنەوە. ئەوەی لەو شەڕەدا جێدەمێنێ سەروەری پێشمەرگە و شکستە گەورەکانی داعش و بیرەوەریە.